بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان پێشانگای زیرەکی دەستکرد لە زانکۆی هەڵەبجە کرایەوە. خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بەشی زانستی کۆمپیوتەر بە 14 گروپ لەم پێشانگایە بەشدار. من ئەمڕۆ گرنگترینەکانیان باس دەکەم. یەکێک لەوانە سیستەمی ئاگرکوژێنەوەیە کە لەم ساڵدا لە ناوچەی نەوڕۆڵی ئاگرێکی گەورە کەوتەوە، زیانی بە چەندین هوش و پاوەن و دارستانی ناوچەکە گەیاند و دوو هاونیشتیمانی شارەکەش بوونە قوربانی. ئێمە سیستەمەماندانە سەرەتا بیرۆکەم شتمان بۆیە بۆ هاو لە ناو وڵاتی خۆمانە دارستانەکان ئاگر زۆرەکەن. ساڵانە ئاگرەکەن چووکە کاتێک شارێکە چێتەوە یاخود کەسێک وای ئەوەی نییە لێ ئاگر نکاتەوە دارستانە بە یەک ئاگر لەوانێ دارستانە کامل بسووتێت. یا لە بازاڕەکانی خۆمانە بازای لەنگە ساڵانە ئەسوێجا بە دەستی دەرەکی بێت یا خۆشۆرتی کارەبا بێت. پاریش دارەستاوەکەی سلێمانی هەروە سووتە. بۆمان بۆیە دانا ئێمە بتوانین بە زووترین کات ئاگرەکە و دووکەڵەکە ببینین، یەکسەریش ئینزارە بنێرین بۆ حەریق بەرگەی شارستانی بۆ یوزوب بگەنە شوێنەکە فرێ شوێنەکە بکەون. یەکێک لەو ئەپلیکیشنانەی کە خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بەشداریان تیا کردووە بە ژیری دەستکرد ئەوەیە کە ناسینەوەی هەنارە کە ساڵانە گەورەترین فستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت. ئێمە سیستەمێکمان دروست کردەوە پۆلێنکردنی هەنار لەسەر ئەو داتایانەی کە پێمان داوەیە، واتە ئێمە تقریبان 500 ڕسمێکمان کۆ کردوێتەوە لەسەر جۆری هەناری ساڵاخانی کە تەنها لەسەر یەک جۆر کردومانە، بەڵام لە داهاتوە ئیشەڵا پەری پێدەین و هەروەگەزانم پارێزگای هەڵەبجە چالاکی زۆرە بۆ هەنار و هەروە گەورەترین فستیڤاڵمانەوە خۆ داماژێت پێ کرد و هەروەها بەشێکی زۆری کشت و کاڵەکەیشی ئەتوانین بڵێن هەنارە. ئێمە شمان باش و کە سیستەمێک دروستکەین بۆ خزمەتکردن بەم بەرهەمە و هەروە لێرەیە تاقیمان کردوێتەوە کە ڕسمی ئەم هەنارانی پێدەین و بۆمان پۆلێنەکە لەسەر و داتایانی کە ئێمە پێشتر پێمە ڕایانامان پێ کردووە بە سیستەمەکە وەک بە جیرێکی دەستکرد خاصیەتەکانی ڕاهێنانتان پێ کردو و چۆنی ئیناسنەوە نارەکان هەنار چی بێ و چی نەبێ. وەکو ڕایاناکردنەکان ئێمە ئەو ڕسمانەیە کە پێمان داوە بۆمان جیا کردوێتەوە بە چەند کلاسێک کە بۆ نمونە سوور بێت یاخود ئاودار بێت یاخود وشک بێ یاخود ترێژ بێ یان خۆش بێت. ئەمیش لەسەر ئەوانە بۆمان پۆلێ نەکاتەوە، بەڵام وەکو هەموو جۆرەکانی هەنار هەموو جۆرەکانی هەناریتیانە چەند جۆرێکە ئەوەی توانیمانە داتاکانی بۆ بکەینەوە. ساڵاخانەی خۆمانەکە ئەم سیستەمە بۆ فەلاحەکان بۆ ئەوانە کە کشت و کاڵەکەن سوودێکی باشیە بێت ئەگەر ینی ئارجی بەکارە نانانەوە یاخود مارکێتەکان بۆ ئەوەی کە جۆری باش و خراپی هەنارەکان بدۆزیتەوە. یەکێک لە کێشە باوەکان کە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دەبێت کیسی گورچیلەیە. ئەم ڕۆژگیری دەستکرد لە زانکۆی هەڵەبجە ئەو کارەشی بۆ نەخۆشان ئەنجامداوە. پێشتر بۆنە هینە توێژینەوەی کرابوو لەسەر بەردی گورچیلە دۆزینەوەی بەردی گورچیلە لە زمانی زانکۆی هەڵەبجە ماوەسە پێشڕۆ ئەمە بەتێکردبوو. ئەم جارە من بیرم کردوانێ باوت من باڵ ئێمە لەسەر کیسی گورچیلە بێت. بۆنە دیاریکردنی کیسی گورچیلە تەوان لە لای دکتۆرەکانی زۆر یعنی ناڕەحەترە لە دیاریکردنی بەردی گورچیلە. دیاری بەرکردنی بەردی گورچیلە لە ناو سیتیسکانە لە ناو ئێمەڕایە ینی بە شێوەیەک دەرەکەوت کە زۆر زەقە، بەڵام دیاریکردنی کیسی گورچیلە کە وەک لە وێنێدا دیارە حاڵ تۆزێک ڕەشیەک هەیە یعنی قورسترە لە چاو کیسی بەردی گورچیلەیە. بۆنە بە ئێمە بینەسە مۆدێلەکەمان زیاتر ئێمە بۆنە ئێمە ئەم سیتیسکانەمان پێداوە ئەڵێ چی ئەڵێ من 100% دڵنیام لەوەی کە کیسی هەیە لێرەکانە ڕەشێکێک ئێمەش دیقەدەین من ئەمانە کە دکتۆرەکان زیاتر هەسی پێ دەکەن. خوێندکارانی زانکۆی هەڵەبجە بەشی زانستی کۆمپیوتەر دەڵێن ژیری دەستکرد هاوکارێکی باشی سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمڕۆ لە یەکەمی پێشانگای ژیری دەستکردا 14 سیستەمی ژیری دەستکرد نمایش کراو. ئێوەش لە کۆمنت بۆیان بنووسن چ سیستەمێکی دیکە کار پێ.